گوندی قامیشەڵا گوندێکە لە سەرسنووری ڕۆژهەڵات و باشووری کوردستان. نزیکە لە سنووری باشماخ و سەر بە ناوچەی سەرشیوی مەریوانە. سەرشیو ناوچەیەکی سنووریە بە سروشتێکی ناوازەی پڕ لە شاخ و دارستان. قامیشەڵا پاڵی داوە بە شاخی ناوتاق و بە دوو کێوی بەرز و سەرکەشی ئەسحاب و دارە گەورە دەورە دراوە. سروشتی شاخاوی و داوێنی چیا جوانیەکی بێوێنەی بەم گوندە بەخشیوە. کەژ و کۆ و چیاوای کردووە خەڵکی قامیشەڵا دوور بن لە کاری کشت و کاڵی و باخداری و خۆیان بە شوانکارەییەوە سەرقاڵ بکەن. زیاترین ماڵەکانی ئێرە بزنیان هەیە و شوانی گوند دەبێ شمشاڵ بزانێ. خەڵکی ئێرە پێیان وایە ژەنینی شمشاڵ کاریگەری هەیە لەسەر خواردن و تەندروستی ئاژەڵەکانیان و شیری ئەو بزنانەی شمشاڵیان بۆ لێ دەدرێ زیاتر بەسوودە بۆ تەندروستی مرۆڤ و تامەکەشی خۆشترە. بزنەکانی ئێرەش بەدەنگی شمشاڵ ڕاهاتوون و کاوتی ژەنینی شمشاڵ لە دەوری شوانەکەیان ئارام دەگرن و لەگەڵ شوانەکە چێژ وەردەگرن لە دار و بەرد و سروشتی گوندەکەیان. من عەلی قامیشەڵەم ئەم ئاوایی ئێمە شغڵمان هەر حەیوانداریە، کاری کەشاوەرزیمان کەمە، خۆشم شوانم بەڕاستی حەزم لە شوانیە چون دەرامەدی ئێمە ها بەم ئاژەڵەوە. هەر لە شوانیەوە فێری شمشاڵ بووم بۆیە خۆشم لە شوانیە چون لە شوانیە وەختم زۆر بوو ببۆنێەوە من 6 مانگ شوان بووم دوایەوە فێری ئەم شمشاڵە بووم و ئیسا ئەچم لە ئاژەڵەکانە شمشاڵیان بۆ لێدەم زۆر تەسیردانێ لە شیر و لە لەوەڕ و لە هێمنی خۆیانە بە دەور لەوەڕێن و حەزەکەم 12 مانگە لە ناویانە بم. خانوەکانی ئێرە بە بەرد و قوڕ و دار دروست کراون.
بیناسازی ئێرە هاوشێوەی گوندەکانی هەورامان بیناسازیەکی کوردانەیە، ئەگەرچی لەم ساڵانەی دواییدا وەک شوێنەکانی دیکەی کوردستان دەستی ئاسن و چیمەنتۆ و قیری پێگەیشتووە و هێدی خەریکە سیمای گوندەکە دەگۆڕێ. قربانەمە لە زەمان ئێمەکەم بینێ لەم دیا دووشم شازەناوەیەکی دەرەژەمەیەکەن کامینەترمان بۆ قەو کە فرەخاز نێزانی ئەم دەرەژەمە خۆ ئاوی کە ئاها بۆ ماڵمانیتە گەشتمان دەوەمانە توخواست کەمێ شماڵان بۆ لێ بدە شمشاڵی بۆ دەنگی زۆر خۆشی بوو شمشازە کەم بوو فرە خۆش لێدا باوە فەرمێتی پەنجانە بە دەوری لا بەخاتە ئەو شمشاڵان دەنگی خۆی هەم بۆ ذکر بەکاری هەم بۆ مەجلیسی بەکاری هەم بۆ زەمان بەکاری شمشاڵ شتێکی خۆشە بۆ هەموو شتێ بەکاری ئێنن خۆشە بەڕاستی ئیتر ئەمەش ئیسە شمشاڵان زۆر بووە هەر بازم ئیسە کۆبین لە ماڵەکانە بۆ پشکیلان بۆ دۆمینە بۆ پاسوو بۆ ئەمانە ئایسە لەم ئەوەیە ماکە جەمع بنەوە شەوەیە ماڵ هەیە 30 نەفەر 40 نەفەر یاتیە بۆ شەو نشینی ئەگژەمە بۆ شمشاڵیان گۆرانی وتن هەڵپەڕکێ بۆ ئامانە خۆشە. قاومیشەڵە شمشاڵ و ژەنینی شمشاڵی لێ نابڕێ میراوتێکە لە باوانیانەوە بۆیان ماوەتەوە و بەشێکە لە مێژووی دروستبوونی گوندەکە. 100 ساڵ بەر لە ئێستا ئێرە دوو کانیاوی گەورەی هەبوو کە بە قامیش و زەل دەورە درابوو. خەڵک بەو قامیشانە شمشاڵیان دروست کردووە و ناوی گوندەکەیان کردووە بە قامیشەڵە بە مانای شوێنی پڕ لە زەل و قامیشەڵان. لەو سەردەمەدا پیا و ژن شمشاڵیان بووە و بە ژەنینی شمشاڵ و یاریکردن ڕۆژیان بردۆتە سەر. بۆیە عەلی شوانی گوندەکە دیسان دەیەوێ ئەو میراتەی باوانی زیندوو بکاتەوە و منداڵانی گوندەکەیان فێری شمشاڵ ژەنی بکات و ناوبانگی جاران بۆ قامیشەڵە بگەڕێنێتەوە. ئاوایی ئەمە شمشاڵژەنی زۆری تایە چواردانە شمشاڵژەنمان هەست یانێ لە بیرەوەری منە شمشاڵژەنی هەرتیا بووە منیش ئامۆزایەکم شمشاڵژەنە هەر ئەو گوێمەگر لە شمشاڵی حەزم لە شمشاڵ بووی تو خۆم دەستم پێ کرد فێر بوو یانێ تو تەمرینی خۆم بوو بە تەمرینی خۆم فێر بووم. وەڵا شمشاڵ هەیانە 45 سانتە هەیانە 50 یعنی تێگە بەرەو ژوورتر بێ کەڕەکات دەنگەکەی خاز نییە خۆش نییە دەنگەکەی. شمشاڵی قالەمەڕە خۆی 50 سانتە ئەوەیە شمشاڵەکەی هەیە کۆکەکەی قالەمەڕە ئەمەیە. ئیتر ئەمانەیش بەستەگی بەوەسە لێل چیا کاری پێ بکەیت لێل موسیقای ئۆرگا بێ لێل هەرسازێترا بێ لێل زەربا بێ بەستەگی بەوەسە ئەمەیسەوە لێل ئۆرگا کارم پێ کردووە.
ئەمە میژە تەواو بوو. ئێمە خەڵکی ئاوای قامیشڵین سەر بە ناوچەی مەریوان ئەو وەختە لە پشت سەدەکەەوە ئەوەڵندێک کە بەدەست چەپالە ئادا ئیتە هاوینە مەشغوڵ کاری کەشاوەرزی و حیوانداری ئەم شتانینە پێمان پاییزیش ئیتە کە کار کەم ئەبێتەوە پاییزان کە کار کەمەوە بووەوە ئیتە دەستەکە شروعەکەین بە گەمایەکی وەکو بوومی محەلی وەک گۆرەوا بازیانە پشکیلان ئەمجا مشک و پشیلەیەکمانەیە مشک و گوربە ئەرز بێ لە خزمەتە وەکو لەچەند بازیایەکی قەدیمیە ئەو بازیانە ئەەکەین ئێمە ئەرز بێ لەخنە ئاوایشمان جەمعیەتی ئەلعان لەو 250 نەفەرێک ئەبینەرەونە 43 ماڵێکی 44 ماڵە ئاوایی مانیسەکانێ ئەرز بێ لەخنە گەشتی میلەتێکی جوان و یەکڕەنگین بە یەک و هەمووی ئاواییوان. ئێمە گەمەهایەکمان هەیە لە قامیشڵی خۆمانە هەر تایبەتە بە خۆمان ئیسە ئەم یاریە کە ئێمە گەرەکمانە ئەنجامی بدەین و یاریە بکەین یاری بێسان بێسانە دانێ لەمانەیەتە پشت منەوە من قسە ئەەکەم ئەو بەدەست هەرەکەتەکان ئەنجامەدا فەرمودانەیەکتان بێتە پشتمەوە خۆی ئامادە بکە. دەی سڵام عەلەیکم بەخێربێن هەمووتان بەخێربێن سەر چاوی ئێمە سەر چاوم هاتن بەخێربێن سەر چاوان بۆ ئاوای قامیشڵە بەخێربێن یاخوا یادی بەخێر لەم خوار ئاوایمانە بێسانێکمان بوو کردومان لەم خوار ئاواییەوە ئای ترۆزی تیا بوو ئەو نەیە بوو مەسەلەن کاڵەکی جوان جوان چکۆلەی تیا بوو گەورەتر شووتی تیا بوو ئەو نەیە بوو جا زۆر جوان بوو هەتا بێژی ئەم شتانە بوو لە ئاوایی ئێمە لەو بێسانمانە بەڵام بەداخەوە ئای کوێراییم دایە شەوێکیان وڵا خوشتە مەرەخەز بوو لە ئاوایچوو بە ناوی کە چوو مناوی بەیانی ئای کوێراییم دایشتی بۆ خۆش پرزەی کردو بێسانەکە قومیان بەرە بە چۆڕ خۆمە عەفوکەن بسم الله فەرمو ڕەحمە لا خۆر فەرمون دەست خۆش بێ بەڵام میسەکانێ بەداخەوە کەمی ئەم نەخۆش نیژاوە سەماخوردەگەم کە شتێکی ئاواکەمێ شتێکی ئازانی شتێکی وانیە شکۆ خاسم بەشور بۆ خوا قوربان جا ئەمە پەنی پێشینانە منەی گێڕمەوە
حیفە بفەوتێ با هەر بمێنێم پەندی پێشینانە منە کە باوکم و باوەگۆرم بۆیان گێڕامەوە زستان مەسەرەن ئەمانیە هاتیە جا قسەی قەدیمی ئەڵێ لە زستان شەوێ لە پیران دەوێ یانە پیر هەنگاوێکی بەسەر ئیتق عمری تێپڕ کردوە بمێ زستانیش هەتا شەوێکی بمێنێ هەر دەست خۆیەوە شوێنێ ئەمە قسەی قەدیمیە جا ئیسێمە هاین لە چلەی زستانە ئێمە تا 25 ڕۆژی نەڕوە ناڕین چلە ناوەڕاستەکەی پێڵین چل ڕۆژ جا 5 ڕۆژیان لە ئاخرا پێڵن چلە چکۆلە ئەڵەن وتوێتی ئەگەر من بوومە لە ژادی دایکم مناڵم لەسەر دایکە ئاڕچان ئەڵەن ئەگەر ببارێ شەوی قەرەوێش گورگ ئەبێتە سواری پێژیانی حەیوان نەخوایتە سەختە خەڵک قڕەکە ئەگەر نەبارێ شەوی قەرەوێش فەلا ئەبێتە سواری هێژیانی ماڵە ئەکا لەو دەشتا جوود ئەکا جا ئەوەختەی سە پێڵەن هەمەدیل لە دوای نوێزستان حەوڕەش پێڵەن هەمەدیل یانە خەڵک دیلە ناتوانێت بێتە دەرەوە 8 ڕۆژ پێڵەن قەیام ئەو وەختێ مانگێکی ئەمێنێت 12 کە و 8 تراز و جا 12 ڕۆزستانی ما با شەماڵ یەد ئەڵێ باڕەش بۆچی واو کرد بە مەملەکەتە لەگەل بەفرە ئەبێ بە شەڕیان بەفر و باران ئەو وەختێ باران ئەڵێ بە بەفر ئەڵێ بەسەری هەسەن سەلاران سەری لێ بێنمە دیاران ئەو پێچمە نزاران یانی ئاوا و پێ یەکەم ئەو وەختێ بەفریش ئەڵێ بە باران ئەڵێ بەسەری هەسەن پەپوسەرە سەری لێ بێنمە دەرێ نەگاوی ئەڵم نەکەرێ یانی گشتیان ئەمرێنم ئەو وەختێ پێێنینە بەهار پێڵەن 36 و 32 ئەویژە 8 ڕۆژ لە بەهارە 36 و 32 کای بۆ بکە کەنو جاز و کەنو گڵ بۆ دروستیانە کرد ئەمە کامان تێیە کرد 36 و 34 کای بۆ بکە هەمار یانێ تا مانگە بەهاریش هەر پترسە کۆتەیدا قەزوان بینێ پشت کەنوان بۆ هەرمێ پشکوان یانێ دار پشارەوە پترسە تا مانگە بەهاریش ڕەوە لە قات و قڕی ئیتر زستان مەسەلەکەی زستان مەسەلەن ئاواتە ئەو وەختەی ئەڵێ شەهێن درۆزن کێک و عەیارە مازوار گەڵاکە ئەمجا بەهارە كي والله تو دانا بيخا تو نيانتو بس انا والله نايفيكا ئەمە یاری گوێزانی پێژن یەکی گوێزە دانن بۆ گشتمان هەرکە گوێزەکەی پێکا یەکی هەردوو گوێزەکە با بۆ مناڵەکان وەخت دێرە کە عەلی قاوتانەکە بێمە کلاسم شاڵ بێن بەڕادەی وەخت دێرە ناڵەکان ئەو هەفتە گۆرانێکی حەسەن زیرەک بوو پێوتن تەمرینتان کردووە بەڵێ تیکە بووە هذه هي من زمان شو كذو من لاوەی خامیشەڵە بەداخەوە کە هیچ ئیمکاناتێکمان نییە ساڵۆنێ وتاقێ بۆ ئاموزش بۆ مناڵانە ئیتر ڕۆژێ خۆش بێ هەوا خۆش بێیانێنمە دەرەوە ئەو ئاموزشیان پێدەم لێرە لەبەر ئەوەی کە شمشاڵ سازێکی بادیە لەناو کوردەواریە باو بووە یعنی هەزاران ساڵ تەمەنیەتی شمشاڵ
ئیتر لەبەر ئەوە حەزەکەم نەفەوتێ شمشاڵ حەزەکەم ئەم مناڵانە هەمووی فێر ببن لەبەر ئەوەی کە گرانەکەی لەسەر بنەماڵەکەیان من بە بێپوڵ بێ هیچ پارەیە ئەم کارەیەکە بۆیە کامیشەڵە جیا لە شمشاڵ بە گوندی یاریەکۆن و فلکلۆریەکانیش ناسراوە خەڵکی ئێرە لە پاییز بەدواوە لە ناو ماڵ و لە ناو کۆڵانەکانی گوند لە دەوری یەک کۆ دەبنەوە و دەکەونە یاریکردن هەرکام لەو یاریانە فەلسەفەیەکی لە پشتەوە نەوە دوای نەوە پارێزراوە تا گەیشتووە بەم خەڵکە زیاترین یاریە کۆنەکانی کوردستان لەم گوندە پارێزراوە و وەک میراتێکی نەتەوەیی سەیری ئەو یاریانە دەکەن ئێرە شمشاڵ و یاریکردنی لێ نابڕێ بۆیە بە خەڵکێکی کەیفخۆش و خۆشگوزەران ناسراون من ڕۆژم بە شمشاڵە دەست پێەکە بە شمشاڵیش کۆتاییە ئەگەر ڕۆژە شمشاڵ لێ نەدەم وەسە نەخۆش بم ژیانم تاڵە